ئێران ئەو وڵاتەی تا دوێنێ ئاوی لە هەرێمی کوردستان دەگرتەوە ئێستا خۆی توونێتی تەنگی پێ هەڵچنیوە و بەدەست بشکە ساڵیەوە دەناڵێنێت. کوردوتانی خوددا حەقی مەڕی بێشاق لە شاقدار وەردەگرێتەوە. ئەم پەندە ڕێک دەڵێ بۆ دۆخی ئێستای بێ ئاوی ئێران وتراوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو شەپۆ لە وشکە ساڵی ڕووی تێکردووە، ئێران بە تەمای کڕینی ئاوە لە وڵاتانی دراوسێەوە و دەڵێت هەر وڵاتێک ئاو بفرۆشێت ئامادەن بیکڕن. لە بەدبەختی ئێرانیش زۆربەی وڵاتانی دراوسێ بەدەست وشکە ساڵی و کەم ئاویەوە دەناڵێنن. لەوانە عێراق و ئەفغانستان و ناوچە سنووریەکانی پاکستان، تەنها ئەرمینیا نەبێت لە باکوورەوە یەدەگی ئاوی تا ڕادەیەک زیاترە. لەم گرافیکەدا دۆخی وشکە ساڵی ئێرانتان بۆ ڕوون دەکەمەوە. ئەستی بارانبارین نزیکەی لە 90 کەمی کردووە، بە وشکترین وەرزی پاییز لە 50 ساڵی ڕابردوودا تێدەپەڕێت. ئاو لە بەنداوەکانی ئێران بۆ نزمترین ئاست داوەزیوە. بەشێک لەو ئاوەی لە بەنداوەکانیشدان شیاوی بەکارهێنان نییە. ئەم بێ ئاوی ئێران بێپێشینە نییە، ساڵانێکە بەدەست وشکە ساڵی و شەپۆلی گەرماوە دەناڵێنێت. بەڵام ئەم ساڵ گەیشتە ئاستێک بەهۆی بێ ئاویەوە بیر لە گواستنەوەی تارانی پایتەختیشی کرێتەوە. دۆخی بێ ئاوی ئەو وڵاتە گەیشتووەتە ئاستێک، هۆشداری بە ماڵان و هاوڵاتیان دراوە زیادەڕەوی لە بەکارهێنانی ئاو بکەن، سزای تون دەدرێت. جگە لە هەوڵی کڕینی ئاو، ئێرانیش دەیەوێت لە ڕێگەی فڕۆکەوە هەوڵی پیتاندنی هەورەکان بدات بۆ ئەوەی باران ببارێت. بەڵام دیار نییە ئەم ڕێگەیە فریای دەکەوێت یاخودنا.